وادەی سەردانەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆککۆماری تورکیا بۆ عێراق و هەرێمی کوردستان نزیک دەبێتەوە و بڕیارە لە کۆتایی ئەم مانگەدا سەردانەکەی بە کۆمەڵێک دۆسیەی ئاڵۆز و هەڵواسراوەوە ئەنجام بدات. لەو بارەیەوە بەرپرسێکی باڵا لە وەزارەتی دەرەوەی عێراق ئاشکرای کردووە ئەردۆغان بە سەرۆکایەتی شاندێک کە لە گەورە بەرپرسانی تورکیا و بازرگانان و خاوەن کۆمپانیا جیاوازەکان پێک دێت دەکاتە عێراق و هەرێمی کوردستان. ئەو بەرپرسە کە ناوەکەی ئاشکران نەکراوە ئاماژەی بەوە کردووە سەردانەکەی سەرۆککۆماری تورکیا ماوەی 3 ڕۆژ دەخایەنێت 2 ڕۆژ لە بەغدا دەبێت و ڕۆژێکیش لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بەسەر دەبات و تێیدا لەگەڵ بەرپرسانی باڵا کۆبوونەوە ئەنجام دەدات کە تەوەری گفتوگۆکان باسکردنی بابەتە هەڵواسراوەکانی وەک پرسەکانی پارتی کرێکارانی کوردستان و ئاو هەناردەکردنەوەی نەوت لە ڕێگەی بەندەری جەیهانەوە لە خۆ دەگرێت. پێشتر و لە 26 حوزەیرانی ساڵی ڕابردوودا حکوومەتی عێراق ڕایگەیاند ئەردۆغان بۆ کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی عێراقی سەردانی بەغدا دەکات، بەڵام سەردانەکە لەو ماوەیەدا ئەنجام نەدرا و لەلایەن هەردوو وڵاتی تورکیا و عێراقیشەوە هیچ ڕوونکردنەوەیەک لەو بارەیەوە نەدرا. ئەو بەرپرسەی وەزارەتی دەرەوەی عێراق باسی لەوە کردووە ئامانج لە سەردانەکەی ئەردۆغان دۆزینەوەی چارەسەرێکی ڕاستەقینەیە بۆ دۆسیەکانی ئاو هەناردەی نەوت لە بەندەری جەیهانەوە، هەروەها زەمینەسازی بۆ ئەنجامدانی ڕێککەوتنی ئەمنی لەگەڵ حکوومەتی عێراق سەبارەت بە کۆنتڕۆڵکردنی سنوورەکان، ئەوەش لە پێناو سنووردارکردنی جوڵە و چالاکیەکانی پەکەکە لە سنوورەکانیان لەگەڵ هەرێمی کوردستان کە ئەنقەرە بە هەڕەشەیەکی گەورە و مەترسیدار لەسەر ئاسایشی نیشتیمانی خۆی دایدەنێت. هاوکات بەهۆی گرنگی ئابووریە زۆرەکەیەوە بۆ بەغدا و ئەنقەرە پرسی ڕێگەی گەشە یەکێک دەبێت لە بابەتە لە پێشینەکانی تەوەری گفتوگۆکانی نێوان ئەردۆغان و بەرپرسانی بەغدا. لای خۆشیەوە سەبحان مەلاجیهاد ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی عێراق بۆ کاروباری سیاسی ڕایگەیاندووە سەردانەکەی سەرۆککۆماری تورکیا کە بڕیار بوو لە ساڵی ڕابردوودا ئەنجام بدرێت هێشتا لە ئارادایە، هۆکاری دواکەوتنەکەشی بۆ ئەو دۆخە گێڕایەوە کە ناوچەکەی گرتووەتەوە بە تایبەت بوو مەلەرزەکەی تورکیا و پاشانیش جەنگی سەرغەزە و لێکەوتەکانی. ناوبرا و سەردانەکەی ئەردۆغانیش بە گرنگ بۆ یەکلاکردنەوەی زۆرێک لە دۆسی هەڵواسراوەکان لە نێوان هەردوو وڵات ناو دەهێنێت و جەختی لەوە کردەوە بەهۆی ئەو وشکبوونەوە گەورەیەی عێراقی گرتووەتەوە پرسی ئاو یەکێک دەبێت لە تەوەرەکان هیواشی خواست لە ماوەی سەردانەکەیدا دەستپێکردنەوەی هەناردەی نەوت ڕابگەیەنێت، هەروەها ژمارەیەک پرۆژەی وەبەرهێنان لە شارە جیاوازەکانی عێراق ئەنجام بدات. ئەمە لە کاتێکدایە لە مانگی ئاداری ساڵی ڕابردوودا محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بە سەرۆکایەتی شاندێکی باڵا سەردانی ئەنقەڕەی کرد و چەندین پرسی لەگەڵ بەرپرسانی تورکیا تاوتوێ کرد، لە نێویاندا پرسەکانی سنوور و ئاو وزە و فراوانکردنی بازنەی بازرگانی نێوان هەردوو وڵات.